ئەوەی بتوانین زۆرترین کۆمەک کۆ بکەینەوە بۆ مناڵان شیر و دایبیە کە یەکێکە لە پێداویستی هەرە سەرەکیەکانی مناڵان تاوەکو لەو سەرمایە ڕزگاریان لە شاری سلێمانی کەمپینێکی جیاواز بۆ منداڵانی ڕۆژئاوا ڕاگەیەنراوە لێرە تەنها پێداویستی منداڵان کۆ دەکرێتەوە تاوەکو بگەێنرێتە منداڵان. من زانای زیاتر لە مامۆسا هەنگجەواد وەرەگرم سەرۆکی ڕێکخراوی شاهەنگ سڵاو لێ مامۆسا ئەم کەمپینە لە کێک و دەستان پێکردو بۆ تاکی بەردەوامە بێ. سڵاو لە جەنابتان، ئێمە لە 25ەکەوە تاوەکو دوو ئەم کەمپینەمان ڕاگەیاندووە بۆ مناڵانی هاوکاریە سەرەتاییەکانی مناڵان بۆ مناڵانی خوشک و براکانمان لە ڕۆژئاوا. جیاوازی ئەم کەمپینی ئێوە چیە لەو کەمپینای دیکە کاکرێت لە شارەکانە؟ لە ڕاستیە کەمپینێکی ئێجگار زۆر کرا و جێی دەستخۆشیە ئەم جارەیان کورد لە هەموو چوار پارچەی کوردستان یەکدەنگین، بەڵام کاتێ بینیمان کەمپینەکان بە تێکەڵیە لە زۆر شوێنە خواردنێکی زۆر دەستخۆشیە، خواردنە جلوبەرگە هەر شتێک کراوە، بەڵام ئەوەی زۆر گرنگە بەلای ئێمەوە بۆچی ئەم کەمپینەمان تەنها بۆ دایبی و شیرەکە بوو. دوای ئەوەی ئێوارەکەی چوار مناڵمان لەسەر ماوە لەبەر بێشیریە گیانیان لە دەستدا، ئێمە بڕیارماندا ڕاستەوخۆ بۆ بەیانی کەمپینێک ئامادە بکەین و ڕابگەێنین بە هاوکاری مناڵان ناوەندەکەی خۆمان کە بەشدارن و لەگەڵ خانەوادەکانی کە لە ناوچەکەی ئێمەکە لە گەڕەکی قولەڕەیسین بۆ ئەوەی بتوانین زۆرترین کۆمەک کۆ بکەینەوە بۆ مناڵان شیر و دایبیە کە یەکێکە لە پێداویستی هەرە سەرەکیەکانی مناڵان تاوەکو لەو سەرمایە ڕزگاریان. چی هاتووە؟ شتی باش هاتووە؟ جێی دەستخۆشیە وڵا دڵخۆشم بەوەی کەوا تەسەورم ناکرد بە و ڕێژە زۆرە خانەوادەکانی بەشدار بووی ناوەندەکەمان زۆر هاوکار بوون، کەسانی سەرمایەدار لەگەڵمانە هاوکار بوون، بڕێکی ئێجگار زۆر شیر و دایبی هاتووە و لەگەڵ چەند شوێنێکی تر چەند دایانگەیەکی تریش ئەمڕۆ پەیوەندیان پێمەوە کردووە کە کەمپینەکان یان ڕاگەیاندووە ناو دایانگەکەی خۆیان و ئەیهێنن بۆ ئێرە. لەگەڵ ئەوەشا چەند دکتۆرێکی بەڕێزێکی لەوانە دکتۆرە تارایە دکتۆری خۆراکی تەغزیەی مناڵانە، ئەویش بە بڕێکی ئێجگار زۆر شیر و دایبی هێناوە و هەرم ئێوارێش تیارێکی تر ئیشەڵا شیر و دایبی ئەگاتە ئێرە و ئێمەش ڕاستەوخۆ ئەم پێداویستیانی کە کۆمان کردوتەوە تەسلیمی هەیڤەی سووری ڕۆژئاوایەکەین. دۆستمان وەرەسە منە سۆلایشە لەم ناڵانە تۆ گۆرانیەکە ئامادە بوو، گۆرانەکەم بۆ بڵێزام چییە؟ چی بوو؟ قورتان بەسەر؟ قورتان بەسەر جۆم لە دەنگە نییە، دەنگە بەرزکەرەوە. چی بوو گۆرانیەکەەوە؟ وابزانم شیرەکە قورمان دەکەن قورتان بەسەر دای مردنیش لێ ناگەڕێن دای نیشتیمانمانکەنە ماڵ لێ ناگەڕێن گۆشتمان بخۆن وەکو قەڵ و داڵ. یافرێم تو وەڵای کوردستانە خۆشەوێ؟ بەڵێ. چی بە مناڵانی ڕۆژئاوا ئەڵێی؟ بێمە لای تۆ چۆنی تۆ؟ چۆنی؟ ئەوە چی بۆ تۆ لەو ساڵ قسەکەی لەسەر بێدەنگ بووی کە مناتم؟ بەڵێ ئەمە و کەمپینەیە لە گەڕەکی قولەڕەیسی کە لێرە تایبەت بە منداڵان شیر و دایبی و پێداویستی منداڵان لێرە ئەهێنرێت و دادەنرێت بۆیە تاوەکو ئەو منداڵانی کە لە ڕۆژئاوان سوود لەم پێداویستیانە ببینن. بۆیە تۆش گەرد لە دەوروبەری گەڕەکی قولەڕەیسی تۆین بیتەم جێگایە کە شوێنی تیکە و لاوە دوورە، بۆیە پێداویستی منداڵان لێرە کۆکرێتەوە تاوەکو بگاتە دەستی منداڵانی ڕۆژئاوا و لەو دۆخە سەختەی تیایدان لێدە باس بکەین.